بەگومان لە بەرامبەر هەر ئەرکێکدا ماف هەیە، چ خاوەنکار بێت یاخود کرێکار بێت، هەردووکیان ئەرک و مافیان لەسەرە. خاوەنکار بەوەی کە ئەرکی لەسەرەکە، شوێنێکی تایبەت و سەلامەت بۆ کرێکارەکانی دابیکە و لە بەرامبەرشدا مافی کارکردنەکەیان پێ بدە. وەروەها کرێکاریش ئەرکی بەجێگەیاندنی ئەو کارێکە لەلایەن خاوەنکارەوە بۆی دیاری دەکرێت لەسرە بە ئەوی جێبەجێ بکات و لە بەرامبەریشدا مافێک بەدەست بهێنێت. ئێمە باس لە ئەرکی کرێکار دەکەین بەتایبەت هەروەها مافەکانیشی بەتایبەت لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامدا. بزانین ئایا لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامدا ئەرک و مافی کرێکار چۆن دیاریکراوە و چۆن باسی لێوە کراوە. گفتوگوی ئەم بابەتە دەکەین با میوانداری مامۆستا عەبدولحەمید بەرزنجی کە مامۆستا ئاینی و لە ستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێر مامۆستا. مامۆستا کرێکار کێیە و ئەرکی چییە لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلام و چۆن باسی لێوە کراوە؟ لدستان خوش بي أخوة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين. صلاة إخوة قولوا مدبان لبرستان ولا تواوي بنداني برز خوش بيت. طبعا سلتاب يم خوش باسي أو بكم كمسلي كار كردنو إيش كردن لآيني بيروز إسلام دا كارێکی زۆر گەورە و گرنگە. یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم فێری کردوون کە ئێمە هەموو بەیانی و ئێوارەیەک سێ جار پەنا بەخوای گەورە بگرین لە سستی، لە تەمبەڵی، لە ئیش نەکردن، لە بێتواناوی و بێدەسەڵاتی کە بڵێن اللهم إني أعوذ بك من العجز والكسل. لەبەرەوە کە کەسێک کار ناکات بەرەو هەژاری ئەڕوات. ئەمە لە ئیسلامدا شتێکی مەذمومە، یعنی شتێکی زەمکراوە. واتە فەقر لە ئیسلامدا دژایەتی کراوە. بەڵام کەسێک کە هەوڵەدا و بەڵامی تر خوای گەورە بژێکی تایبەتی بۆ دیاری کردووە و فەقیرە، فەقیری یعنی کەسێک کە هەژارە و نەبووە، ئەمیان خوا ڕێزی لێناوە. بەڵام وەکو سیفەتی فەقر، وەکو ئیمامی عەلی فەرمێت لەو کان الفەقر رەجولا لەقەتەلته، یعنی ئەگەر ئەم فەقیری هەژارێ یعنی کەسێک بووایە ئەم کوشت، مانەوتە کە شتێکی زەمکراوە. بەڵام ئەگەستان هەوڵیدا لە ژیاندا و بەڵام یعنی پێداویستی ژیانی بۆ دابێنێ کراو هەژار، هەر هەژار بوو بەشی پێداویستی خۆی دەست نەئەکەوت، ئەمە لە ئیسلامدا ڕێز لێگیراوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمانی پێکردوون کە ئێمە ئەو کەسانەمان خۆش بێوەکەوە هەژارن. ئەمجا ئەم جۆری کارکردنیش کە ئێمە بڵێن کرێکار کێیە بۆ نمونە ئەگەر بمانەوێت تعریفێکی بکەین، طبعا جۆری ئیش و کار لە دنیادا زۆرن. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە باشترینی ئەو کارانی کە یعنی باسی کردووە سێ جۆر لە کارەکانی دیاری کردووە. یەکێ لەوانە فەرموویەتی ما أكل أحد طعاما قط خير من أن يأكل من عمل يديه. هیچ ئینسانێک پاروویەکی نەخوادوە کە باشتر و چاکتر بێت کە بەدەستی خۆی پەیایەکات. اینجا نمونەی بە پێغەمبەر داود هێناوەتە سەلام کە ئاسنگەر بووە بۆ خۆی ئیش و کار و کەسابەتی کردووە. پێغەمبەرانی تر کە هەیانە دارتاش بووە و تەواوی پێغەمبەرانی خوا سەلامی خوا هەر هەمویان شوانێتیان کردووە بە پێغەمبەری خۆشمان عەلەیهی سەلام و پێغەمبەر موسا کە 10 ساڵ شوانێتی کردووە. یعنی شوانی خەڵک بوون، کرێکاری خەڵک بوون، لە بەرامبەر بڕێک پارەیە کە هاوکاریان کردوون، ئەماژ ئیشیان بۆ ئەوان کردووە. بۆ ئەوەی کە ئینسان بەدەست و بازوی خۆی پەیایەکات، ئیتر هەر جۆرێک بێت لە ئیش و کارەکان بەتایبەت ئیش و کاری دەستی، ئیتر کابرا بۆ کوتمان ئاسنگەرە بۆ نمونە یا هەر ئیش و کارێکی تر ئەکات، ئەمە ئیشێکی زۆر گەورە و پیرۆزە. دوهەمینە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی باشترین کاسبی کەسب یەدی العامل ئیذا نەصح. کەسێکە کە لە شوێنێکە دایاننا و کۆیسە پێڵێن مۆزەف. ئەفەرمێ کەسێکە کە مۆزەفێکە، کەسێکە کە لە شوێنێکە کارێکی پێ سپێراوە ئیذا نەصح، کاتێ بە جوانی بە ڕێکوپێکی ئیش و کارەکانی خۆی جێبەجێ ئەکات. یعنی هەر کەسێک کە مۆزەفێکە لە دایرەیەکە، لە شوێنێکە، لە کۆمپانیایەکە، لە هەر شوێنێکە بە ڕێکوپێکی بەباشی بە چاکی ئیشەکانی خۆی جێبەجێ ئەکات، کەسبێکی زۆر حەڵاڵ و چاکە. سێهەمینیشانە فەرمێ وەکل بەیع مەبڕور. یەکێ لەو ئیش و کار و کەسابەتان کە پێغەمبەر صلی الله علیه و سلم هانی خەڵکی بۆ ناوە بریتیە لە تیجارەتکردن، بازرگانی، بۆی کە ئینسان ئەڕوا بۆ شارێکی تر، ئەڕوا بۆ وڵاتێکی تر، ئەڕوا بۆ شوێنێکی تر، کۆمنە شتومەک ئەبا لەوێ دەیفرۆشی و شتومەکی تر دەهێنێتەوە. یعنی وەلحەڵ ئەم تیجارەت و بازرگانی و هێنان و بردن و ئەمانە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەکارێکی باشی داناوە. ئەوە کە ئێمە زیاتر مەبەستمانە کە وەکو بەرنامەکەشمان لەسەر ئەو بابەتەیە کە طبعا لە ئاینی پیرۆزی ئیسلامدا هەموو ساتێک و هەموو ڕۆژێک و هەموو کاتێک
يعني کات و ڕۆژ و حەق و مافی کرێکار و هەموو خاوەن مافێکە. بەڵام لە جیهاندا طبعاً کە ڕۆژێک دیاری ئەکرێت لە ساڵێکە بە نای مافی کرێکاریان نایوێ ناوە جەژنی کرێکار. بەڵام گەری بە تەماشا بکەین لە ئیسلامدا يعني ئەم حەق و مافانە زۆر بە گەورە و گرنگ تەماشا کراوە. يعني خوای پەروەردگار لە حەدیثێکی قورسیە دەفەرمێ، حديث قدسي كخوي بيرغا سبحانه وتعالى فرميت خصوصي ضلي في غمر رسول الله صلى الله عليه وسلم فرمي 3 أنا خصمهم يوم القيامة سيكم هي للرجي قيامتها يا فرمي خوم برانبريان راء وسم هر مقر خوم زانم شون لبرانبري أنا حق ما فكان ور أقرمك لو أنا أفرمي كسيكا كده كاريكي هي كسيكي هي ناويتي إشي بوكا كاري بوكات كاتك كاركي تواوبيت حقي خوي بينادا دەسی پێەکە ئەڵێ کاکەیان بڕۆ سەری مانگ بڕۆ بڕۆ کاتێکی ترۆرەوە کابرا کە ئیشی بۆت کە دۆ نابێت تۆ بچی دەسی پێ بکەی نابێت تۆ بچی یعنی ئەمە خوای گەورە سوبحانە وتعالە کە ئەمەی فەرمووە بەرامبەر بە خەڵکی یعنی لە ڕۆژی قیامەتە هەموو ئینسانی خوای گەورە سوبحانە وتعالە لە پەڕینەوەی پردی سیڕات شوێنێکەیە کە پێی وترێ قەنطەرە هەموو خەڵکی تێدا دەوەستێت لەوێ قیساسی تایە تۆڵی تایە وەرگرتنەوەی حەق و مافەکانی تێدایە هەموو ئینسانێک هەر حەق و مافی لای کەسێک بێت دەڕوا لەوێ داوای حەق و مافی خۆی دەکاتەوە بەڵام چینێکی تایبەت هەن خوای گەورە سوبحانە وتعالە خۆی بە تایبەت داوای حەق و مافیان بۆ کات چۆنێکی لەوانە کە مافی خوای پێشێل کردووە فەرمێ کەسێکە کە ناوی خوا بەکارهێنێ کابراڵێ فڵانەشت چۆنە ئەڵێ خوا وەکیلە بەو شێوەیە خوا شایدە خوا ئاگادارە واژ نییە ئەفەرمێ چۆنە کەسە کە ناوی خوای بەکارهێنا خوای گەورە خۆی لێپێچینەوەی لەگەڵاکە و ئەم کەسەش کە مافی کرێکارێک مافی هەژارێک مافی کەسێک کە ئیشی بۆی کردووە لەبرەوەی کە لە کاتی خۆی حەق و مافی خۆی پێ بدات بەڵام ئەوە چێ دەسی پێەکە کەواتە کرێکاری ئیشکردن شتێکە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا کارێکی زۆر گەورە و گرنگە ئەویش ئەوەیە کە ئینسان کەسێک پێویستی بە کەسێکە کە ئیشێکی بۆ ڕاپەڕێنێت کارێکی بۆ جێبەجێ بکات ئەویش کاتێک کە کارەکەی بۆ جێبەجێ کات حەقی خۆیەتی کەوە حەق و مافی شەرعی خۆی پێ بدات طبعا ئەمە لە ئیسلامدا هەم حەق و مافی ئەو کەسە دیاری کراوە کە خاوەنکارە و حەق و مافی ئەو کەسەش دیاری کراوە کە ئیشەکە ئەکات و ئەبێ چۆنی بکات بۆ خاوەنکارەکە بەڵام وەکو تعریف و پێناسەیەک هەر کەسێک کە ئیشی بۆ کەسێک کرد جا ئەمە مادە دەڵێن کە هەر ئیشێک بێ هەر جۆرە کارێک بێت ئیتر لەوە دەرەچێ بۆ نمونە کابرا ئەگەر کرێکارێکە باشە لەشی ساق بە ئیشەکە بۆ وەستایەک تەنها لامانوا بێ ئەمە پێ ئەوترێک کرێکار کەواتە کە لە عورفە شەرعیەکە پێ وترێ ئەلئەجیر کەسێک کە تۆ بە کرێت گرتۆ بۆ ئیشێک هەر جۆرێک بێت لەو کارانە لە ئیسلامدا پێویستێکە کەەوە حەق و مافی خۆی پارێزراو بێت مامۆستا تا چەند گرنگە کەرامەت و ینی هەڵس و کەوتی کرێکاریش بە جۆرێک بێت کە بگونجێ لەگەڵ خاوەنکارەکەیدا بە جۆ لە جۆرەکان ئەمانەت پارێز بێت یان زۆشتی دیکە کە ئاگاداری بێت هاوشانی ئەوەی کە کارەکەی ئەنجام دەدایان گرنگیدان بەو کاتێک کە بۆی دیاریکراوە خیانەت نەکات لە کاتەکەیان لە داراییان خاوەنکار چاوی لێ نییە ئیشەکانی خۆی بە ناڕێکی جێبەجێ بکە بەڵێ تەمان ئێمە فەرمودێکی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم یاسایەکی زۆر گەورە و گرنگە لە بواری کارکردنی هەموو ئینسانێکە یعنی ئەگەر هەر کەسێک هەر ئیشێکی هەیە لە دایرەیەکە یا لە کۆمپانیایەکە یا لە هەر شوێنێکە ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەڵبواسرێ إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه بەڕاستی خوای پەروەردگار پێی خۆشە هەر کەسێک کە کارێکی ئەنجامدا بە دڵسۆزی بە چاکی بەڕێک و پێکی ئەنجام بدا جا ئیتقان چیە الئیتقان في العمل یعنی ئەو پەڕی دڵسۆزی ئەو پەڕی خەمخۆری ئەو پەڕی ماندووبوون بە یاسای خوا إن الله كان عليكم رقيبا پاداشیشی لەسەر مامۆستا طبعا ئەوە ئەگەر کەسێک بەم شێوازە جوانە کارەکەی خۆی بە حەڵاڵی و چاکی ئەنجامدا وەکو عیبادەت خوای گەورە بۆی ئەنووسێت من دوێنێ لە وتاری جمعە باسم کرد یعنی ئێستا لە وڵاتانی غەرب و ڕۆژ ئاوا شتێک هەیە کە ئەو خەڵکی ڕاگرتووە بریتێ لە یاساکەش چییە باوەڕتان بێ من قەناعەتم وایە یعنی ئەگەر بۆ نمونە لەسەر شەقامەکان ولا ناو مارکێتەکان ولا ناو شوێنە گشتیەکان کامێرەی چاودێری لەسەر خەڵک نەمێنێت باش ئەوەیە کە چاودێری لەسەر خەڵک دروست کردووە باوەڕ بێ ئەگەر ئەم شتە لەسەر خەڵک نەمێنێت یعنی ترسی ئەویان نەبێ کە سزا ئەدرێن و غەرامە ئەکرێن و ئەم جۆرە شتانە ئەکرێن هەزاران تاوان ئەنجام ئەدرێن بەڵام کۆمەڵگەی ئێمە دین ڕایگرتووە
تەماشاکە ئەو جۆرە لە قانون و یاسا جێبەجێکردن بەسەر هەموو خەڵک بە یەکسانی نییە، بەڵام شتێک هەیە لە ناخی مرۆڤەکانە کە پێی وترێ ئینساف، کە پێی ئەوترێ ویژدان. لەم هەموو قەیرانە نەبوونیە، ناڕەحەتیە، کێشە و مەشاکیلە نابینی بە شێوازێکی وا دزیکردن، خواردنی ماڵی خەڵک، پەلاماردانی خەڵک بەو شێوازە نیە. سوپاس بۆ خوای گەورە سوبحانەهو وتەعالا. کەواتە وەکو ئەو کەسێک کە کارێک دەکات، پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی هانی ئەو کەسەی داوە کە ئیشەکەی بەڕێکوپێکی بکە، بەدڵسۆزی بکە. جا ئەم دڵسۆزیە، ئەم ئەمانەت پارێزیە، ئەم چاکێتیە، یعنی ئینسان نەجاتەدا لە ناڕەحەتەکانی دنیا و دواڕۆژ. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە سێشتی بۆ ئێمە باس کردووە کە ڕەنگە فەرمودەیەک بێت زۆرینەی خەڵکی بیست بێتمان، کە سێ کەس برادرن لە سەفەرێکان لە ڕێگایەکدا دەڕۆن، قەدەری خوا باران و هینێکدا ئەبارێ بەخۆر ئەچنە ئەشکەوتێکە و قەدەری خوا وا ئەوێت بەردێک دێتە خوار و دەمی ئەشکەوتەکە ئەگرێت. ئەوەش دەبێن خۆ ناڵێن بە هەر کەسێ لە ئێمە ئەوەی تر لە دنیادا بڕاوین، مەگەر قبر بۆ خۆمان هەڵکەنینەگینا هیچ ئومێدێکمان نەماوە، تەنها لای خوامان هەیە. بە هەرێکی لە ئێمە کردەوەکی چاکی کە دەبێ بینی خۆی و خوا بیکاتە وەسیلە، خوا گەورە لەم ناڕەحەتی ڕزگارمان کات. ئەو بەشێکیان دوعای ئەوە کە ئەڵێ من دایک و باوکێکی بەتەمەنم هەبوو، باسی خزمەتی دایک و باوکێکە. دووهەمینیان باسی داوێن پاکێکە کە لە پێناو خوای گەورە خۆی لە حرامێک پاراستووە کە ئافرەتێکی ئامۆزای بووە. سێهەمینیان کەسێکە کە دەڵێ خوای گیان من ڕۆژێ ئیش و کارێکم هەبوو، کۆمەڵە کرێکارم هەبوون، ئێوارە کە کرێکەم دانێکیان قبوڵی نەکرد، پێی ڕازی نەبوو. منیش کە ئەو ڕۆی بینی خۆم و خوا چوم ئەم پارەم خستە ناو ئیشەوە. تەمەن ئیشی مەڕۆ ماڵات و ئەمانەی کردووە. ئاڵێ لە دوای چەند ساڵێک کابرا ڕۆژێ بەو شوێنەیە ڕۆی هاتە نام وتی کابرا ڕۆژێک حەقم لاتە بەم دەرێ. وتی تۆ فڵان کەسی؟ وتی ئارە وەڵا. وەرە وتی کاکە من چەند ساڵە چاوەڕێی تۆم، بڕۆ ئەوە مەڕوو ماڵاتە ئەمە هی تۆیە. کابرا وتی کاکە گیان گاڵتەم پێ مەکە، من یەک ڕۆژ حەقیقم لای تۆی بەم دەرێ و بڕۆم. وتی بەخوا گاڵتەت پێ ناکەم، بەخوا لەو ڕۆژە و من ئەو پارەم بۆ تۆ هەڵگرتو و خسومەتە ناو ئیشوکارە و لە پێناو ڕەزامەندی خوا. ئەڵێ کابرا هەمووی برد و هیچی بۆ من جێ نەهێشت. خوا ئەگەر من ئەمەم لە پێناو تۆدا کردووە، یا ڕەبی خوا لەم ناڕەحەتی ڕزگارمان کەی. مەسەلەی ئەمانەت زۆر مهمە. یعنی کابرا نابێ بۆ نمونە کەسێک ئیشێکەکە، یعنی جاری وە هەیە کابرا و توێتی بۆ نمونە ئیشێکم بووە لەو کاتێک کە خۆم چاوم لەسەر نەبووە، نەک ئیشەکەیان بە باشی نەکردو، تەماشاکەی زیانێکی زۆریان لێداوە. ئەمە زۆر جار یعنی لە حاڵ وەزعی خەڵکیە، تەماشاکەی لە مەسائلەی وعد و پەیمانە کابرا ئەمڕۆ نەبەیانی بەیانی نەدوو بەیانی دوو بەیانی نەسێ بەیانی کە تو ئەم ئیشەکەی بەدڵسۆزی بیکە، بە چاکی بیکە، بە ڕێکوپێکی بیکە، حتا ئەو کەسەی بەرامبەریشت بتوانی بە چاکی و بە ڕێکوپێکی حەق و مافی خۆیت پێ بدە. بێگومان مامۆستا زۆرن ئەو بیر و بۆچوون و شتانەی کە بەرگری لە کرێکار دەکەن بە درێژایی مێژوو، ینی بۆ نمونە بیری مارکسیزم هەیە کە زۆر بە تۆخی زۆر بە قوڵی پشتگیری لە مافی کرێکار دەکات، ینی زۆری لە وڵاتان لەسەر ئەو سیستەمە ئەڕۆن، ینی بێ ئاگانە. جا من بە کورتی بەراوردکاریە بکەم مامۆستا لەسەر ئەو ڕێسایاسە جوانانی کە ئیسلام دایناوە، ئەو ڕێسایاسانی کە ئەو کەسە دایناوە وڵاتانی لەسەر بەڕێوەبرێ. ینی بۆ من لەسەر بنەمای باز لەوە دەکات کە مارکسیزم لەسەر بنەمای چینایەتی دامەزراوە، پێی وایە مێژووی میلیۆنە لە نێوان چەوسێنەر و چەوساوەدایە. چارەسەر لای مارکس بۆ ئەمە چییە؟ ئەبێ خاوەنددارەتی تایبەت نەمێنێتە خاوەنکاروانە نەمێنێ، کرێکار دەست بگرێ بەسەر ئامرازەکانی بەرهەمێناندا. لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چۆن ڕەتی ئەمەی کردووەتەوە، ینی هەماهەنگی پاراستۆ ئاماژەی بەوە کردووە، ئەو بۆی خوێنمەوەیە جەنابەت دواتر ڕای خۆشە لەسەر ئەمە. ئیسلامدان بە خاوەنددارەتی تایبەت دادەنێ، بەڵام بە مەرجێک خاوەنکار و کرێکار وەک دوو هاوبەش بێ، نەک دوژمن. ئیسلام ئەوێ لە ڕێگەی ئەخلاق و یاسا وەک زەکات و قەدەغەکردنی سوو ڕێگری لە کۆبوونەوەی سەرمایە لای تەنها چینێ بکە. جا خۆشە مامۆستا ملاحەزەت چێ لەسەر ئەو بیر و بۆچوونی مارکسی ئیسلامیش کە بەم چەشنە جوانە، ینی ئەگەر هەموو وڵاتی لەسەر ئەمە بڕۆشتایە بڕۆ بکە، ینی وڵاتان بە جۆرێکی دیکە بوو. قورآن بە هەمان شێوەیە یاساکی گرنگی تەیە کەی لا یەکوونە دوولەتەن بەینە الئەغنیاء منکم، وەوەی کە پارە و سەرەت و سامان تەنها لای کەسانی دەوڵەمەند نەبێت. خوای گەورە سوبحانەهو وتەعالا ینی کۆمەڵێک مافی داناوە کە ئەو کەسە وەکو دەڵێ بە هاوبەشی ماڵی خۆی بزانێت. یعنی بۆ نمونە ئێمە لە ئیسلامدا کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا زەکاتی واجب کردووە، ئەویش بڵێن بە چەند قۆناغێک و بۆ چەند کەسانێک و لە چەند کاتێکی جیاوازدا. ئێمە بۆ منە زەکاتی سەفترەمانێ، زەکاتی ماڵمان هەیە، هەرێکی لەمانە کە خوای گەورە فەرمێ
وفي أموالهم حق. يعني همو إنساني بزاني كلما مالكي خويدا ما فيكي تيايا، يعني تو أو كسبها وبشي خود زاني وأزاني كأو كسب ما فيكي للاي تويا بو. يعني بياوچاكان كاتك كسيك هات اللايان يعني كسيك زور هجار بوا نك أم ليرا خالق هيك جرينجا أم جاي كينوا كسي سوال كر لكسيك بيدايوسي بشتيك وهجار ودعوة لتوكات. يعني سوال كدن لإسلام داشتيكي مذمومة. بيغم صلى الله عليه وسلم فرمي أو كسيك وازنا هني وهر سوال لكاو شون يسبوني نيورو لمزجوتك عسل لمزجوتك إيه ولا لمزجوتك بيعني لمزجوتك تربي يعني بمشي وانا فرمي أما بشكو أجري دوزخكو أكاتوا وده فرمي للرجي قيمتك أخوي جوري حشريان كات الرخصاريان حج ورا گۆشتێکی پێوە نەماوە پەنا بەخوا. یعنی گۆشتی ڕوخساریان هەمووی هەڵ ئەوەرێ لە خەجاڵەتیە چونکە ڕوویان پێوە نەماوە. ئەمە جیاوازە. بەڵام کەسێکی تر کە هەژارە پێویستی بە یارمەتیەکە دێ بۆ لات داوا لێ ئەەکەم. یەکێک لە پیاوچەکانی تابعین فەرمێ کە ئەهادەی فەرموو مرحبا بمن جاء يغسل ذنوبي. یای فەرموو یەخوا ئەو کەسە بە خێر بێت کە دێت تاوانەکانی ئێمە ئەشواتەوە. ئەی فەرموو یەخوا ئەو کەسە بە خێر بێ کە دێت توێشوی ئێمە توێشۆکەمان بۆ هەڵەگرێ بۆ دوا ڕۆژی خۆمان. یعنی ئەیان و مەرحەبا یەخوا بە خێر بێ پێشوازیان لێکردن. و ئەی فەرموو ئەگەر ئێمە ئەو حەقی کە لەلامە بگاتە دەست کەسێک کە شایستەیە من لەو زیاتر دڵخۆشم. چونکە ئەزانم ئەو حەق و مافی کە خوای گەورە سوبحانەهو وتعالە ناوە لە ماڵەکەی منە هی کەسێکی ترە کە ئەو کەسێک کە شایستەیە دێ وەری ئەگرێ الحەمدلله هاتووە دێ ماڵەکەی من پاگەکاتەوە. لەبەرەوە یعنی ئاینی پیرۆزی ئیسلامدا دەبە کاتێککە پێغەمبەر صلی الله علیه و سلم هات کەسانێکی هەژار و داما و ئەمانەی لە دەور بوون مەلە واتە کەسە گەورە و بەدەسەڵاتدارەکان و ئەوانە دەرد ئەی محەممەد صلی الله علیه و سلم وەڵا ئێمە تاقەتمانێ لەگەڵمانە دانیشین ڕۆژێ با بۆ ئەوان بێ ڕۆژێکیش بۆ ئێمە تایبەتکە. بەڵام ئەمە لە ڕوانگەی ئەوانە و بەڵام کاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەناو مسلمانان ئەوانە بووە. یعنی مسلمان و هەژار پێکەوە دانیشتن. لە ئیسلامە هەردووکیان گەورەیە. ئەبوو بەکر چی ئیمامی عومەر چی ئەفەرموو بە ئیمامی ئەبوو بەکر؟ فەرموو گەورەمانی ئازاد کرد. گەورەمان کە ئەبوو بەکرە دەوڵەمەنە و گەورەمان کە بیلالی حەبەشیە کە پیاوێکی کۆیلە و ڕەشپێست و هەژار و داماوێک و فەقیرێک بووە. ئەی فەرموو گەورەمانی ئازاد کرد. هەردووکیان گەورەیە، هەردووکیان سەیدە لە ئیسلامدا، هەردووکیان ڕێزلێگیراوە، هەردووکیان خاوەن قیمەت و بەهان. بەڵام وەکو بەڕێزە داماشتە توێدا یعنی لە هەندێک لە یاساکانی غەیری ئیسلامدا هەژار بە چاوێکی ڕقەوە تەماشای دەوڵەمەند دەکات، دوژمنایەتیەکە. بۆی هەنێ جار یعنی زۆر جار ئەمە ڕووی داوە پەنایان بردووە، یعنی ئەو نەڕق و چینە لە دڵیانە دروست بۆتە بەرامبەریان پەلاماری دەوڵەمەندەکانیان داوە، شەڕیان پێفرۆشتون. چون بۆ نمونە هینیان کردووە فڕانویانە لە بەرامبەر پارێکی زۆرە کە ئازادیکەن. یعنی ئەو نیان حتا پیلانی کوشتنیان داناون. لەبەرەوە ئەمە نەخشەیەک بووە کە ینی ئەو بەرنامەیەکە غەیری بەرنامەی خۆیان ئیشیان پێی کردووە، دنیای کێشە و مشکلە و ناڕەحەتی دروست کردووە. بەڵام لە ئیسلامدا هەردوو لایەن وەکو برا چێمە لە ئیسلامدا فإن في المال حقا سوى الزكاة. لناو ماڵی ئینسانە سەرەت و سامانەکەیان حەقێکی خوای تایە لە غەیری زەکات. ئەبێ ئینسان هەرۆنی بڵێ کابرا بڕاتە لای بڵێ وەڵی کاکە من زەکاتەکەم بەخوا تەواو بووە. لە ڕاستیە لە غەیری زەکاتیش تۆ یعنی ئەو ماڵە هاوبەشی تری تایە، خاڵکی تری تایە کە تۆ پێویستە هاوکاریان بکەی. لەبەرەوە ئیسلامی یاساکی زۆر هاوسەنگی داناوە، وای کردووە کە هەردوو لە جاخۆگە بەو یاسای ئیسلام خەڵک بڕوات. بەڕاستی ئەو کەسی کە دەوڵەمەندە بۆ نمونە کابرا 40 دەفتەری هەیە بڵێن دەفتەرێک زەکات دەدا، کابرا 400 دەفتەری 10 دەفتەر زەکات دەدا. ئەگەر ئەم بەم شێوازە زەکاتەکەی بدات و دوای ئەوە نەهێنێن لە ناو کەسە نزیکەکانی خۆی بیدا بە کوڕ و بە کچەکانی خۆی، سەکەسی وای ئەوە زەکات دەرگا ئەگەر نەبیداتە خەڵکانی مستحق و بەو شێوازش کە ئیسلام دایناوە. بۆ نمونە کابرا ئەگەر ملیۆنێ زەکاتی هەیە بیدا بە کەسێک کە حاجە و پێداویستەکەی جێبەجێکە، نەک بیکاتە 20 بەشەوەیەکی 50,000 بداتێ. یعنی چونکە ئیسلام یاسای بۆ ئەوەش داناوە کە تۆ بتوانی ئەو خەڵکە لەو ناڕەحەتی ڕزگاریکەیت، لەو تەنگی ژیانەی کە تێی کە تۆ بەڕاستی ڕزگاریکەیت. یعنی تەماشاکە یاسای ئیسلام ئەگەر تۆ بێ مقارنەیەکی بەراوردێکی بە هەر یاسایەکی تر، تەماشاکە یاسای ئیسلام زۆر
لە پێشە و گرنگترە. بەڵێ دەستخۆش بێت مامۆستاگیان، سپاس بۆ مامۆستا عەبدولحەمید بەرزنجی، مامۆستای ئاینی کە لەم تەورە لەگەڵمانە بووی، دەستخۆش بێت. خوا بەخێر مامۆستاگیان، ئەزیەتی کێشە بخێر.